27 تەمموزی 2026 یەکێک لە درێژترین ڕێککەوتن نامەکانی وزار لە ناوچەکە بە فەرمی کۆتایی دێت کە بە ڕێککەوتنی 50 ساڵەی نەوتی تورکیا و عێراق ناسراوە. ئەمە لە کاتێکدا بەهۆی جەنگی ئێرانەوە تەنها ڕێگای پارێزراو بۆ هەناردەکردنی نەوتی عێراق هێڵی بۆڕی نەوتی کەرکووک جیهانە. بۆ نوێکردنەوەی ڕێککەوتنەکە حکوومەتی تورکیا مەرجی هەیە کە بریتیە لە زیادکردنی نرخی گواستنەوە و بەستنەوەی نەوتی بەسرا بە هەمان بۆڕیەوە. تورکیا ماوەی 1 ساڵ مۆڵەت دەدات بە حکوومەتی عێراق تا وەکو مەرجەکانی جێبەجێ بکات. تركيا ترغب بزيادة كميات النفط الموردة من العراق عبر أراضيها وهذه الشروط التي وضعتها. تورکیا دەوێت عێراق نەوتی زیاتر لە ڕێگەی خاکی ئەوە هەناردە بکات. ئەو مەرجانەیش کە داینەوە مەرجی بنەڕەتین بۆ نوێکردنەوەی گرێبەست کە سەرەتا بۆ ماوەی ساڵێک دەبێت وەکو کاتی ئەزموونی تا وەکو ڕوون بێتەوە کە مەرجەکان جێبەجێ دەکرێت. ئەوە مەرجی تورکیایە بۆ گرێبەستی نوێ. بوضعها لغرض تمديد العقد الجديد. تورکیاش چاوی لەوەیە لە ڕێگەی بۆڕی نەوتی جیهانەوە ڕۆژانە عێراق 2 تا 2.5 ملیۆن بەرمیل نەوت هەناردە بکات. بەڵام حکوومەتی عێراق پلانی دیکەی هەیە، نایەوێت نەوتەکەی لە یەک ڕێگاوە هەناردە بکات و دوجار هاوشێوەی داخستنی گەروی هورمز دووچاری کێشەی دارایی ببێتەوە. هەر بۆیە بڕیاری داوە 2 ڕێگای دیکەی هەناردەکردنی نەوت دروست بکات بە ڕێککەوتن لەگەڵ سووریا و ئوردن. يبحث العراق عن خيارات أخرى واليوم وزارة عێراق بە دوای بژاردەیەکی نوێدا دەگەڕێت. ئێستا وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی دەرەوە و حکوومەتی عێراقیش ڕێڕەوی نوێیان لەگەڵ لایەنی سووریا و ئوردن کردووەتەوە بۆ دۆزینەوەی ڕێگایەکی دیکە بۆ هەناردەکردنی نەوت، چونکە ئەزموونی ئەم جەنگەی دوایی سەلماندی کە دەبێت دەرچەیەکی دیکە هەبێت بۆ هەناردەکردن و بازرگانی عێراق لەگەڵ جیهان. ضرورة أن يكون هناك منافذ للتصدير ومنافذ للتجارة بين العراق وبين العالم. مێژووی واژۆکردنی ڕێککەوتنی نەوتی عێراق و تورکیا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1973 دوایین جار لە ساڵی 2010 بۆ ماوەی 15 ساڵ نوێکرایەوە. پاش تەواوبوونی ئەو ماوەیەش ئێستا هەردوو وڵات لە گفتوگۆدان بۆ نوێکردنەوەی. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، بەغداد.